باش ێزانم لایەنە بەشداربووەکانی هەڵبژاردننی عراق هەمویان یەک لیست و یەک وتەر بڕۆنە بەڵا بۆ ئەوەی بتوانن مافەکانی کورد لەوێ زیاتر زامان بکەن. داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکان دەکەم، داوا لە هەموو حیزبەکان دەکەم هەمیان بە یەک دەنگەوە، بە یەک ڕەنگ، بە یەک لیست هەموو سەردانی بەغدا بکەن لە دوای هەڵبژاردندا. دڵخۆزە لەوانێن بەرپرسیارتیان بەیانێن کوردستانی دەکەم کە بەغدا ئیکرەز بنەوەی دەنگ بن بۆ وەرگرتنە و مافن ملەتێمان. لەسەر هەموو لایەنە کوردستانیەکان پێویستە بە پرۆژەیەکی نەتەوەی دانوستان لەگەڵ بەغدا بکەن بۆ ئەوەی بتوانین مافە دەستوریەکانی خۆمان لە بەغدا دەستەبەر بکەین و بوونی یەکرزی لە نێوان لایەنەکانی کوردستان یەکێکە لە شتە هەرە سەرچەکانی سەرکەوتنی گەلەکەمان و ئەوەی ئێستا دەگوزارێت پێم وایە بە شتێکی باشی ناوینم ئەوەی کە دڵخۆشکەرە هەندێک لە لایەنە سیاسەکانی کوردستان دەبینم کە لەگەڵ یەکتردا دەنیشتن و پرۆژەی نەتەوەییان پێ ئەمەیان دڵخۆشکەرە و هیوادارم هەموو لایەنەکانی تریش بتوانن بەو تەوەجوهە ئیش بکەن لە بەغداد. بەڕاستی ئێستا دەبینی لە هەواڵەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین ئافراد دەسووتێندرێت و خۆی دەسووتێنێ و ئەشکەنجە دەدرێت بە بیانوی ئەوەی کەوا کارێکی بەجێیان کردووە. هیوادارم لە کۆمەڵگەکەمان بەرەو پێشتر بچی هیچی تر ئافرەت بە بیانوی ئەوەی کەوا کارێکی ناتەواوی کردووە ئەشکەنجە نەدرێت. بەڕاستی مافەکانی ئافرەت لە کۆمەلگەیمە زۆر کەم دابین کراوە. من وەکو ئافرەتێک داواکارم لە هەموو ڕێکخراوەکانی مافی ئافرەتان و لە هەموو ئەو پیاوە بەڕێز و باوکە بەڕێزانە کە مافی ئافرەت